چوومە زیندان هۆڵێکی گەورە بووم. 800 بۆ 1000 کەس لەو هۆڵدا زیندانی کرابوون لە هەموو جۆرە نەتەوەکان: ئەلبانی، ڕۆمانی، سریلانکی، کورد، عەرەب، فارس، بولغاری، ڕووسی. چووینە ناو زیندانەکە. کوردەکان هاتن بەدەممانە، وتیان ئێمە لە 2 جێگادا شوێنمان هەیە، خەمتان نەبێت جێگاتان بۆ پەیداکەین. کۆمەڵێک کوڕی کەرکووکی هاتنە لای من و منیان بردە لای خۆیان. 2 براو کەسێکی تر بوون. ئەو 10 کەسەی کە گیرا بووین بەیەکەوە بووین، لای من دائەنیشتن و پرسیار و ڕامان بە یەکتر بوو. منیان وەک برا گەورەیەک تەماشا کرد، تەنانەت بە خاڵە عومەریشەوە کە لە پیاوەتی خۆیان بوو. چەند کەسێکی تر هاتن بۆ لام. یەکێکیان ناوی مەئمون بوو، لەگەڵ کوڕێکدا ناوی شێرە هەولێری بوو. هەردووکیان قاچاقچی بوون لە یۆنان. ویان زانی ئەو 9 کەسە لەگەڵ من و من قاچاقچیم. ویستیان نەفەرەکانم لێ بکڕن. منی جوتم کاکە، نە قاچاقچیم و نە هیچ، ئێمە هەموو ڕەفیقین و بەیەکەوە هاتووین. شەو خەوتە بووم لە پڕ ئاگر لە قاچم بەرز بووە. کلێنسیان خست بووە بەینی پەنجەی قاچم، گڕیان پێوە نابوو. زار ئازارم پێگەی. ئەمە یاری شەوانی زیندانە. منیش ئەو تەحەمولەم نەبوو، دەستم کرد بە جنێوی پیس. وتم ئەگەر پیاوە خۆی ئاشکراکە. کوردەکانیش زانیان زۆر تووڕەم بێدەنگ بوون. دوایی زانیم کە مەئمون بووە ئامۆزای شێرە هەولێری کە لە چاو مندا دەبابە بوو. بەخوا کەوتیان ئەوە پەلامارمدا، دوانم کێشا بەسەر و چاوی ئەویش تا توانی فڕیدام. دەستم برد بۆ پێڵاو تێمگرت. کلکی گسکێک هات بەدەستمەوە، ئەویشم پێدا کێشە. منیان گرت و ئەویشیان گرت، لە یەک جابووینەوە. بەس باش بوو گرتیانین، چونکە لاشەی من و ئەو زۆری فەرق بوو. مەئمون لە گۆرێ لاچوو. ئەوەندەم زانی یەک دنیا هەولێری لە دەوری کۆبوونەوە بۆ ئەوەی لێم بدەن. سلێمانی و خانەقینیەکان لە دەوری من کۆبوونەوە بۆ ئەوەی بمپارێزن، هەرچەندە من بەمەم نەزانی تا دوایی. زۆر زوش بە هەولێریە کە ناوی ئەمیر بوو ئەڵێم ئەو سەگ بابە کێیە؟ دوایی خۆی وتی خۆم ئامادە کرد بوو 1-2 گوێزانت لێ بم، بەس وابزانم برای ئەمیر حەرامی بوو. وایەنەوت لە خۆشەویستی براکەی خۆی ناو نابوو ئەمیر. سەیرەکەم جیقنێک ئەوێت پەلامارم بدا. ئەویش قاچاقچیە، ناوی دلاوەر هەولێریە. وا هەستم کرد چەور بوو. منیش پەلامارمدا، ئەوی بۆم کرا لێم کرد، بە زۆر لە ژێر دەستمان دەریان هێنا. من باشی لاک ببووم. دیسانەوە مەئمون ڕۆ و من هات لە دێو ئەچوو. وتم ئەم سەگ بابە ئەم کوژێ. پەلاماری داری ماسیحەکەمدا هەرچۆن بوو تیامەشکان. بەخوا ئەویش یەک زلەی لێدام، بەرچاوم ڕەش بوو. خوا ڕەحمی کرد، پۆلیس هات. خاڵە عومەریش کەوتە بەینمان، بەڵام ئامۆزایەکی لەگەڵیدا بوو. شێرە زۆر پیاو بوو. ئەیوت چۆن بە هەمووتان بۆ ئەو کوڕاچن؟ ئاگام لەو قسێ بوو. شەڕ کۆتایی هات و بە حەمەنەجم کەلاریم وت ئەخەوم ئاگات لێم بێ، نەکو لە خەودا بم بێن لێم بدەن، چونکە منیش 2 جار نزیک بوومەوە لە شوێن خەوی ئەوان نەخەوت بوون. ویان زانی بوو پەلاماریان ئەدەم لە خەودا. 2 شەو نە من بە جوانی خەوم لێکەوت، نە مەئمونیش. لە دوای ئەوە من زۆر بە گەورەت تەماشا ئەکرام، چونکە مەئمون لە ئەسینادا کەسنەی ئەوێرا سەیری بکە، چ جای ئەوەی شەڕی لەگەڵ بکەیت. دوای 2 ڕۆژ ئەوان هاتن بۆ جێگەکەی من و خاڵە عومەر و کوڕێکی خانەقینی ناوی کاک لوقمان بوو. ئاشتی کردینەوە. بەو بۆنەیەوە ئەو شەوە دەستکرا بە حەفلە و سریلانکی و عەرەب و فارس. بەخۆشی ئێمەوە ڕەقس و هەڵپەڕکێ بوو. بووین بە ڕەفیق، بەڵام ڕەفیقێکی باش. اینجا 1-2 شەڕی ترم توش بوو لەگەڵ ڕووسەکان لەسەر حەمام و بانگدان. اینجا هەولێریەکان هاتنە پێشەوە لەگەڵمدا، ئەوان ببوونە برا. ئەو تەمەنەی من کاتی هەڕەتی هەرزەکاریم بوو. ڕاستە مولتەزیم و دیندار بووم، بەڵام لەبەر ئەوەی لە مزگەوت و هاوڕێ دیندارەکانم دابڕابووم، ئەوەندە پابەندیم نەمابوو بەدینەوە. تەنها نوێژەکانم ئەکرد و جاروباریش سنەتێک ئەگەر بم کردایە نەم کردایە.
هەندێک جاریش بە هۆکاری ڕێگا و نەبوونی حەمام و خۆپاکردنەوە نوێژەکانم لە کیسە چوو، یاخود بە هۆکاری لاوازی ئیمان و نەبوونی هاوڕێی باش و خواناس دوور ئەکەوتینەوە لە خواناسی. بەڵام هەر پابەند بووم بە ئیسلامەوە، سوپاس بۆخوا ڕەچاوی حەڵاڵ و حەرام مەکرد. ئەو زەمەنەی منیش بە چەقۆ و هێزی خۆت نەبوایە خەڵکی تر ئەی خواردی، ئەبوو بەلایانی کەمەوە کەسایەتی خۆت و بنەماڵەکەت بپارێزیت، تۆزێک ئازا بوویتایە خەڵکی تر لە دەورت کۆ ئەبووە. منیش ئەو دەمە گوێم بە هیچ نەئەدا، بۆ لە تێکنان ئامادە بووم شەڕەچەقۆ دروست بکەم. قسەم لە کەس قبوڵ ناکرد، بەڵام سوپاس بۆخوا هەرگیز دەست درێژیم نەکردوتە سەر خەڵکو و هەمیشە ئەوانەی مەزلوم بوون ئەوەندەی توانی بێتم پاراستو من. بەڵام جەماعەت لە زینداندا من هەر بە قاچاقچی ئەزانن و ئەزانن لە ترسا خۆم ئاشکرا ناکەم، دوایی هەر بڕوایان نەکرد. لە ناو زینداندا مزگەوتم دروست کرد. ئەو ساڵە مانگی ڕەمەزان کەوتو بۆ مانگی 12، 200 کەس بۆ نوێژی جەماعەت ئەوەستا. لە سالۆنیک من و خاڵ عومەر بەربووین. ئەو عەسرەی ئازاد بووین، من بە ڕۆژوو بووم. ماوەی مانگێک لە زیندان لە نانی وشک و ئاو زیاترمان نەخوارد بوو، هیچ پارەشم پێ نەبوو، ئەوەشی پێم بوو ئەو ماوەی لە زیندان خەرجم کرد بوو. خاڵ عومەر وتی ڕۆژوەکەت نەشکاند و مەلاجیان؟ وتم نەوەڵا خاڵ عومەر گیان، بەچی بیشکێنم؟ خاڵ عومەر وتی پیاو نەبم ئەم ئێوارەیە گۆشتت دەرخوارد نەدەم. زیندانەکە دوور بوو لە شارەکە، تۆزێک ڕۆشتین باران دای کرد و بەپێ هەر ئەڕۆشتین. لەپڕ سیارێک وەستا وتی بۆ کوێ چن؟ خاڵ عومەر وتی سالۆنیک. خۆشی خوێنەوارێکی باش بوو، ئینگلیزیەکەشی زۆر باش بوو، تێیگەیان. وتی بە 20,000 دراخمە ئەتان بم. خاڵ عومەر دەستی کرد بە گیرفانیا، وەرەقەی زیندانەکەی دەرهێنا وتی ئەوە گوزەرانی ئێمە، پارەمان پێ نییە. کابرا جرتێکی بۆ لێداین و ڕشت. من زمانم بە ڕۆژوو بوو، نەمیرا جنێو بدەم. وتم خاڵ عومەر گیان لە جیاتی من قسێک بکەم. تۆزێکی تر ڕۆیشتین، هەمان سیارە هاتەوە، لە پێشمان وەستە، بێ سێودوو سەری خستین. دیار بوو کابرا ڕەحمی جوڵا بوو، بردینی بۆ ساڵۆنیک، نزیک وێزگەی شەمەندەفەر وەستاندین و سوپاسمان کرد. ڕێگەکەش هەمووی 15 دەقیقە بوو. من برسیمە و لەو شارە جوانەدا پارەمان پێ نییە. ئەشزانم خوای پەروەردگار ئاگای لە زمانی بەڕۆژووی منە، خوای مەعبودم یوسفی پاراست. ئاگام لێ بوو خاڵ عومەر زۆر بێزار بوو، بەتەمەنیش بوو، خەفەت دایگرتە بوو. بە خاڵ عومەرم وت ویستیان یوسف بکوژن، بەڵام نەمرد، سەلامی خوای لێبێ. ویستیان هیچ بوونێکی نەهێڵن لەسەر زەوی، بەڵام ئەرزشی زیاتر بوو. ویستیان بیفرۆشن و بیکەنە کۆیلە، بووە وەزیر. ویستیان خۆشەویستی لە دڵی باوکیدا دەربهێنن، باوکی بۆی کوێر بوو. لە پیلانی مرۆڤەکان نابێت خۆمانمان پێ مهم بێت، با لەخوا بپاڕێنەوە، دڵنیا بە هاوکاریمانەکەت. بەردەوام بووم لە قسەکانم، دەستم خستە سەرشانی و عەرزم کرد خاڵ عومەر، سوێن بەخوا، ئیرادەی خواوەن بەرزترە لە هەموو ئیرادەکان. یوسف ئەیزانی هەموو دەرگاکان داخراون، بەڵام لەبەرخوا بەرەو ڕووی دەرگا داخراوەکان ڕای کرد و پەروەردگار هەموو دەرگا داخراوەکانی بۆ کردەوە. کەواتە من و تۆش ئەبێ بزانین ئەگەر دەرگاکانی هەموو دنیامان لێدا بخرێ، با بڕین بەرەو ڕووی دەرگا کراوەکانی خوای پەروەردگار. لەو قسانەدا بووم بۆ خاڵ عومەر، لەپڕ گوێمان لە دەنگی گۆرانی کوردی بوو لە خێمەیەکدا لە ناو بازاردا کە چوین. دوو کچ و کوڕێکی لێبوو، وێنەی عەبدوڵڵا ئۆج ئالانیان پێبوو. لەوێ گۆرانی شڤانی لەسەر بوو. ئەو دەمە شڤان لای پەکەکە خۆشەویست بوو. چوینە لایەن و باسەکەمان بۆ کردن. اینجا نانیان بۆ هێناین. وامزانی زۆرە خۆم کەچی تۆزێکم خوارد. بە هۆکاری ئەوەی ماوەیەکی زۆر بوو چەوریم نەخوارد بوو، گەدەم بچووک بووەوە. باسی ئەوم کرد یان پارەمان بدەنێ بە قەرز بۆتان ئەجێڕینەوە لە ئەسینا، یاخود هاوکاریمان بکەن
تەنها بلیتی ئەسینامان بۆ ببڕن کە چووینە ئەسینا پارەکەتان ئەدەینەوە. بەداخەوە بۆیان نەکردین، نائومێد بووین. ناچار وتم خاڵە عومەر چارەمان نییە ئەبێت ئەم شەو بمێنینەوە. خاڵە عومەر چوو بۆ لای دوو پیاوی یۆنانی دەستی کرد بە قسە. منیش لە دوورەوە تەماشامە کرد. لە دڵی خۆمدا زۆرم پێ ناخۆش بووتم ئەم پیاوە بۆ بەم سەرە سپیەوە تەکلیف لە خەڵکەکە بۆ پارە. بلیتەکەش زۆر گران نەبوو. هەر یەکێکمان 6,000 دراخمامان ئەویست بۆ بلیتی سالۆنیک ئەسیناواتە 12,000 دراخمامان پێویست بوو. من ڕووم نەئەهات داوا لە کەس بکەم. خاڵە عومەر لەگەڵ دوانەکەدا بەردەوام بوو. یەکێکیان دەستی برد بۆ گیرفانی و شتێکی دا بە خاڵە عومەر. زۆرم پێ ناخۆش بوو کە هادوتم خاڵە عومەر ئەوە چییە؟ وتی ئەم عینوانەیان پێداوم بچینە لای ئەوان هاوکاریمانەکەن. وتم براکەم دەواز بێنە توخوا. خاڵە عومەر لێم تووڕە بوو. وتی کاکە تۆ حەقت نەبێ قسەمەکە و مەیە پێشەوە لە دوورەوە بۆستە. من قسەکەم ئەزانم تۆ ڕوود نایە من پارە پەیداکەم. منیش هیچم نەوت لەبەر حورمەتی خاڵە عومەر. ئەدرەسەکەمان دۆزیەوە خۆی چوە ژوورەوە نەمزانی چییە پێ ئەچوو وەک سۆسیال وابوو بێ. هاتە دەرەوە پێیەکەنی. وتی ئێستا یەکێک ئەنێرن بلیتەکانمان بۆ بکرێت و نانیشمان بۆ کڕن. تۆزێک گۆرانی عەلیمەردانی بۆتم لە بیرمە ئەوەی بۆی وتم گەردن بلور دیارە لە دوور. پاش کەمێک کوڕێکی گەنج هاتە دەرەوە بە ئینگلیزی چۆنی و چاکی لەگەڵ کردموتی بابڕین. چوونە وێزگەی شەمەندەفۆر و بلیتەکانی بۆ کڕین بای 12,000 دراخما بوو. یەکی 10,000 دراخمای پێداین. وتی بۆ ڕێگا باپێتان بێ. شەو سەعات 9 سەرەکەون کاتژمێر 10 بەیانی لە ئەسینان. قیتارەکەتان چێنجی نییە. لەو کاتی لەگەڵ ئێمە داوەستا بوو. پیاوێکی پیری لێ پەیدا بوو. گەنجەکە چۆنی و چاکیان کرد و بەیەکەوە تۆزێ قسەیان کرد و پیاوەکە چووە جێگەیەکەوە و ئێمەی جێهێشت. بلیتەکانی نەداینێ. پاش کەمێک پیاوە بە تەمەنەکەی هاوڕێی گەنجە یۆنانیەکە گەڕایەوە و بە پێکەنینەوە هاتە لامان و 20,000 دراخمای دا بە من و بە ئینگلیزی پێیوتم نەیدەی بە باوکت. 10,000یشی دایە خاڵە عومەر. وای زانی خاڵە عومەر باوکمە. خەونەکەمان هاتە دی گەیشتینە ئەسینا. کە چوومە پارکی ئەمۆنیا ئەو هەموو خەڵکەم بینی لەسەر کارتۆنی جگەرە ئەخەوتن یەکسەر کە ئابە گرتمی. خەمۆکیەک دایگرتم خەریک بوو بگەڕێمەوە بۆ تورکیا بۆ لای ئایدن ئابێ. من ماندوو بووم و خاڵە عومەریش جێی هێشتم و چوو بۆ لای کوڕەکەی ناوی کاکتوانا بوو. ئەو پێشتر گەیشت بۆ ئەسینا. منیش کوڕەکەی مامۆستا ساڵح دیلانم بینی کاکونەر لە ئوتێلێک بوو. بردمی ویستم بچمە ئەو ئوتێلە کە بە ڕێزیانی لێبوو. لە ڕێگادا کوڕێکی ڕەفیقی خۆمم بینی لە تورکیا بووین بە هاوڕێ. زۆر کوڕێکی چاک بوو. ناوی عەبدوڵڵا بوو. منیش ناوم نابوو عەبە ماڵتەپە. ماڵتەپە جۆرە جگەرەیەکی هەرزان بوو. ئەوی ئەکێشا بەس زۆر خەتەر بوو ئەو جگەرەیە. هەر کەس یەک مانگ بیکێشایە ئەیکوشت. ئەبە ماڵتەپە کاری تێنەکرد. دوای چاکی و چۆنی ئەحواڵ پرسین. عەبدوڵڵاوتی مامە خسرەو بۆ کوێ چییە؟ وتم وەڵڵا مامە عەبدوڵڵا گیان ئەمە تۆزێکە لە زیندان بەربووم. زۆر ماندووم ئەچووم بۆ ئوتێل هیچ جێگایەکم نە ئیسراحەتەکەم. عەبدوڵڵاوتی نامە چۆشوقێم هەیە و من و فاروق و حەسەنی لین. جێگەمان هەیە مەڕۆ بە ئوتێل و بەیانیش ئەتخەینە سەر ئیش. داوای ئیزنم لە کاکونەری مامۆستا ساڵح دیلان کرد و بە دوای کاکە عەبەدجان کەوتم. وتی بخەوە و بەیانی وەرە بۆ کار و ئەدبەم فێرتەکەم. بۆ بەیانی سەری ساڵی نوێ بوو. بە عەبەم وت فریام کەوە بیری دایک و برا و خوشک و هەمویانەکەم. تەلەفۆنم بۆ پەیدا بکە کەس نازانێت من لەکوێم. تەلەفۆنم کرد بۆ کوردستان. ئای بیری دایکم مەکرد. بیری دایە گەورە و باوە گەورە مەکرد. بیری سلێمانی مەکرد. قسەم لەگەڵ کردن هەر ئەوەندە توانیم بڵێم چۆن و من لە ئەسینا. هەموو گیانم ئەگریا. گوێم لە باپیرم بوو ئەگریا. دایکم ئەگریا. ئەوانیش هەموو ئەگریان. ماوەی 2 مانگ بوو هیچ دەنگێکم نەبوو. ئیتر هاتنە سەر ئەوەی تەعزێم بۆدا بنێن.
من ئەوەندە گریام ئەبە و حەسەن فرمێسکەکانی منیان ئەسڕی. وتم بەخوا من قسەم بۆ ناکرێت، ئێوە قسەم بۆ بکەن. لەو گریانەدا باپیرم باوکی باوکم هات قسەم لەگەڵ بکاوتی خەسرەوجان چۆنی؟ وتم باشی باوە حاجیجان. وتی ئەرێ ڕۆڵە کەی ئەچیت بۆ خارج؟ کەوای وت هەموو دەستمان کرد بە پێکەنین. وای ئەزانی خارج بەس ئەڵمانیایە، یۆنانی بە خارج نازانی. دایکم خێرا 500 دۆلاری بۆ حەواڵە کردم بۆ ئەسینا. دەستم کرد بەکار لە لای کابرایەکی میسری لە ئەسینا. قەمسەڵم بۆ هەڕاجە کرد لە میسر ئەیهێنا. هاوارمە کرد وەرنەوە قەمسەڵەیەک بە 10,000 دراخمە. ئیلەزۆ زەیەکە کلیاریکی. هەندێک شتی تریش فێر بووم. بەو چەند ڕۆژە لە بازاردا جلوبەرگ مەفرۆشت. کارەکەمان وابوو ئەڕۆیشتین جلمان وەرەگرت بە بەیانیان و ئێوارانیش تەسلیممانە کردەوە. هەریەکەمان 5,000 دراخمای هەبوو. ڕۆژانە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ کە من فرۆشت. سەری سێم ڕۆژ دەستم پێکرد زمانم ڕاهات. سەمیر بڕوای نەکرد. نیوەڕۆ چوومە داوای ئەوەندەی ترم لێ کرد. ڕۆژ بە ڕۆژ باشتر ئەبووم. وەزعی فرۆشم زیادی کرد. ڕۆژانەکەم چووە 10,000 دراخمە. سەمیر نەی ئەتوانی بڵێ خسرە و چونکە ناوەکەم قورس بوو بۆیە ناوی نام شەمس. سەمیر ئەوت شەمس من ئەچم بۆ میسر ئەشیا دێنم تۆ دابەشی بکە بەیانی شتومەکەکان و حساب بالای تۆ بێ، ئاگاشت لە شقەکەم بێ. سیقەشم لە ڕێگەی خواناسی و نوێشکردن و دەست پاکیەوە دروست بوو. هیچ ناسیاوێکمان نەبوو. تەنانەت ئەمتوانی هەموو شتەکانی بەرم و قسەشی بکردایە ئازارم ئەدا چونکە هیچی بۆ ناکرا. بەڵام هیچ خراپەیەکی لە من نەدی بوو. لە ماوەی ڕابردوودا زۆر هاوکاری کردم. منیش ڕێز مەگرت. بەڵام تا بڵێ داوێن پیس بوو. ئەویش زۆر ڕێزیەگرتم و کاتی نوێش هاوکاریە کردم و جمعان خۆی ئەیناردم بۆ مزگەوتی ئامۆنیا و هەمیشە خواردنی حەڵاڵمانە خوارد بەیەکەوە. وتم باشە بڕۆ بێخەم بە. 2 جار چوو بووم بۆ ماڵیان. ماڵەکەی پڕ بوو لە خەڵک. وەک ئاماژەم پێدا بەیەکەوە نانمان ئەخوارد. من خواردنی حەڵاڵ مەخوارد. ئەویش هەروە بوو. بە دوای حەڵاڵدا ئەگەڕین. هەردوو جارەکە لای کچێکم بینی زۆر جوان بوو. سەمیر وتی کاتێ تۆ لەوێ ئەبی تەنها 3 کەس دێنەوە بۆ شقەکە. ماریا خەڵکی ڕۆمانیا بوو، قەرەجە. ئەگنێشکا کچێکی ڕۆسیە، کوڕێکی فارس ناوی مەجیدە. خۆشت لەوێ ئەبیت هەموو ڕۆژێک 20,000 دراخمان لێ بستێنە کە دێنەوە بۆ ماڵەوە. وتم باشە. لە ماوەی ئەو هەفتەیەدا نزیکەی 600,000 دراخمام لا کۆبەوە. پارێکی زۆر بوو. شقەکەی گەورە بوو. من چوومە ژوورەکەی خۆی، واتە ژووری سەمیر ئەخەوتم. مەجید لە هۆڵەکە داخەوت، 2 کچەکەش لە یەک ژوور داخەوتن. سەمیر ڕۆیشت و دەستمان کرد بەکاری خۆمان. ڕۆژانە ئەچوومەوە بۆ شقەکەی سەمیر و پێش من ماریا ئاگەڕایەوە. سەعات 5 ئێوارە و من 6 و ڕوسیەکە 7 و مەجیدی ژنۆ. هەموو خەڵکی ئاسایی بوون. بەس نەم ئەزانی بۆ لەوێ ئەژین و ئەو پارەیە چیە ئەیدەن. بەس ماریا زۆر جوان بوو. چاوڕەش لە خەڵکی وڵاتی خۆمانە چوو. خوێنگەرم، باڵاڕێک، زۆر جوان بوو. ناسک و قشخا و درێژ، بە ناز و مەکر خۆی بادە. تۆزێک شێوەی لە دالیا ئەچوو. دیسان هەوای ئیشق لێی دامەوە. ئەتوانن بڵێن منی شێت کردبوو. کەوتی نەقسە و باس و خواست. بۆم دەرکەوت ئەوانە کار لەگەڵ سەمیرەکەن. کارەکەیان حەواڵە بوو. لە دوایدا بۆم دەرکەوت خەریکی کڕین و فرۆشتنی دۆلار و پارەی ترن لە یۆنان. زۆر قاچاق بوو ئەو کاتە. کڕینی دۆلار و پارەی ڕووسی و ئەلبانی و وڵاتەکانی تر لە بازاڕی ڕەشت تەنانەت هەر کەس پێوەی بگیرایە 6 ساڵ زیندانی ئەبوو وەک قاچاقچی هەژمارەکرا. سەمیر گەڕایە و حسابمان کرد. ئەو هەفتەیە 50,000 دراخمای دایە من. وتم زۆرە نامەوێت لەگەڵ ئەوەشدا دیاری زۆری بۆ هێنابووم لە میسر. هاوڕێتیمان خۆش بوو لەگەڵ سەمیر. ڕۆژێک بەیەکەوە قەمسەڵەمانە فرۆشت. وتم سەمیر
ماریا زۆر جوانە. بە پێکەنینەوتی دەستت پێگەیشت؟ وتم نا، من کاری وا ناکەم، بە تایبەت لە ماڵی تۆشدا. کەچی ئەو بێقیمەتە ئەیوت بۆ نایکەی لە ماڵی مندا؟ وتم سەمیر، من و تۆ مسڵمانین، ئەزانی یارانی موسا بە بسمیللا لە دەریایەک پەڕینەوە، من و تۆ هەموو قورئانمان ختم کردووە، هێشتان لەناو ئەم قوڕاوەدای؟ سەمیر تۆزێک ملی باداوتی زۆر حەزمە کرد برام بوویتە. وتم جا ئێمە هەر براین، وامزانی بۆ ئیسلامەتی ئەڵێت. سەمیر وتی نا، برام بوویتە، منت بەجێ نەهێشتایە، لێرە تەنها خۆمم متمانەم بە کەس نییە و کارەکەم باشە و لێرە خێر زۆرە. وتم من نیازم هەیە بڕۆم بۆ ئەلبانیا بەداخەوە. ئەرە وەڵا بەجێ دێڵم. سەمیر وتی شەمز مەڕۆ، ماریات ئەدەمێ بۆ خۆت. وتم بۆ کریبتە؟ وتی نا، بۆ تەکڕم. هەستم کرد خەریکە وەزعەکە خراپە بێ، ماوەیەک بەردەوام بووم لەگەڵیدا. شەوێکیان سەمیر وتی شەمز داوەتی منیت، بردمی بۆ چایخانە و مەطعەمی کەلسوم لە یۆنان، نانمان خوارد و شیشە میسریمان کێشا و بەرەو ماڵی ئەوان کەوتینە ڕێ. وتم سەمیر ئاگەیانم بە پیاسە و دوایی ئەڕۆمەوە بۆ لای کاکەعبەی ماڵتەپە. سەمیر وتی حەزەکەم ئەم شەو لای من بی شەمز. وتم باش. لە یۆنان کەس نەی ئەیوت خەسرە و هەموو ئەیانوت شەمز لەسەر زمانی سەمیر. کە چووینەوە ماریاش بانگیە کردم شەمز. سەمیر ئەیزانی ڕۆشتنم نزیکە و من ئەڕۆم بۆ ئەلبانیا، وەک ڕێزێک گوایە بە ماریای وتووە لەگەڵ مندا بخەوێ. ئەو شەوە وە خۆی بۆی باز کردم، تەنها ویستوێتی ئاواتێکی من بێنێتە دی. تۆزێک دانیشتم بیرەیان هێنا و منیش نوێژی ئیشام نەکردم و هەڵسام بڕۆم. سوێندی لێ خواردم، دانیشم و منی ناردە ژوورەکەی خۆی کە دەفتەری حسابەکەی بۆ بێنم. کە چوون بە دوای داگەڕام ئەوەندەم زانی ماریا هات. بەڵام ماریای چی؟ خەریک بوو باڵ بگرم لە دواوە باوەشی پێدا کردم. چوون بە ئاسماندا، منیش بە هێواشی دەستیم بەردا و لەسەر بێدەکەی واتە سیستەمەکە پاڵ کرد. خوایەجە فریام کەویت، توانام نەماوە، ئەوەی من ئەمەوێت ئامادەیە، ئەی هاوار چی بکەم؟ تانە و تەشەنم لێمەدەن. من خۆم معتەریفم بە هەڵم بۆ ڕسوایی خۆم لە بازاردا، خەریکی دەفژەنینم. ئەمەوێت ڕاکەمە دەرەوە دەوری یوسف ببینم، ئەژنۆکانم ناڕوات و داوای ماریە ئەکە. هەرچی شەیتانی دنیاە لە دەورم کۆبووەتەوە ئەڵێن جارێکی ترشتی وات دەست ناکەوێ لە دەست خۆتی نەدەیت. خوایە فریام کەوە. بەشێک لە جلەکانی داکەن، ئەوەندەی تر جوانی نیشاندام و منی شێت کرد و وروژاندمی. خوای پەروەردگار لە ڕووی خۆر و مانگ و ئەستێرەکاندا شەرمەندەم لە مرۆڤ و پەریەکانی شەرمەندەم، تەنانەت لە ڕووی شەیتانی شەرمەندەم، چونکە هەمویان لە کارەکانیان پایەدارن، تەنها منم کە ناپایەدارم. بمبەخشە ئیلاهی، ناتوانم ئیتر خەریک بوو پەلاماری بدەم. وتم گەر وەکو یوسفم پێناکرێ با بەدەم قسێک بکەم، بەڵکو ببێتە حجەیەک بۆ قیامەت. وتم ماریا، من نەخۆشی ئایدزم هەیە، ئاساییە؟ وتم بەڵکو بڕوات نەیە بەلامدا. ماریا دەستی بە پێکەنین کردووتی شەمس 3 ساڵە من ئایدزم هەیە. خوای گەورە فریام کەوت کەوایوت سوپاس بۆخوا هۆشم هاتەوە بەرخۆم و لە خۆشیدا هەر ئەموت. ترێی ئەتەم بوویت کردیانیت بە شەراب، تۆ ئەی شەراب هەوڵ مەدە ببیتەوە بە ترێ. هاتمە دەرەوە بە سەمیرم وت من ئیتر ئیش ناکەم، بەیانی ئەڕۆم بۆ ئەلبانیا. سەمیر تووڕە بووتی بۆ شەمس نەخەوت لەگەڵ تا؟ وتم با، بەس ئەو نەخۆشی ئایدزی هەیە. کەوام وت سەمیر ئەژنۆیشکە. من هاتمە دەرەوە، سوپاس بۆخوا شەمس بووم، خوای گەورە ژیانی ڕوون کردمەوە. لە دوای ئەوەی لەگەڵ قاچاقچێکدا مامەڵەم کرد بۆ ئەلبانیا و لەوێشەوە بۆ ئیتالیا، ئێوارە سەرکەوتم بە پاس لە ئەسینا ڕێکەوتین. دوای 4 کاتژمێر چوومە ئەلبانیا و
چوینە شارێک بە ناوی فلۆریا، هەڵبەت لە ڕێگەی قاچاق. لەوێش بەنیاز بووین بە بەلەم بپەڕینەوە بۆ جێگەیەک لە ئیتالیا لیچە، بەڵام قاچاقچیەکە بە ناوی ئازادی سەعەکەلە پارەی قاچاقچیەکانی ئەلبانیای نەدابوو. ئێمە 16 کەس بووین دەست بەسەرکراین لە ئەلبانیا بۆ ماوەی 4 ڕۆژ. ماوەی ئەو 4 ڕۆژە لە ماڵێک زیندان بووین لە ئەلبانیا. دوای ئەوەش کە پارەکە نێردرا لەلایەن قاچاقچیەکەوە 10 ڕۆژی تر وەستاین بە هۆکاری شەپۆلی زۆری ئاو نەپەڕینەوە بۆ ئیتالیا. ئەو ماوەی لە ئەلبانیا بووین چەند کوردێک بەیەکەوە بووین، هەندێکیان شەو لە تاو بێ ئیشی تووشی قومار ببوون. کەسێکیان خاوەنی خێزان بوو بە ناوی کاک ئاراس کە خێزانەکەی و 2 مناڵی لەگەڵدا بوو 10 وەرەقەی دۆڕاندەبوو. شەو بوو بە شەڕ لە ناو یەکتردا لەسەر پارە. کوڕێکیان بە ناوی کارزان زۆری کێشا بەسەر و چاوی ئارازدا پارەیەکی زۆری لێبردبەوە. دەنگەدەنگی ئەوان منیان خەبەر کردەوە. خێزانی ئاراز لە کاتی شەڕەکەدا پەلاماری کارزانیدا بوو. ئەویش پاڵێکی نا بەژنەکەی ئاراس و خستی بەسەر مندە. زۆرم پێ ناخۆش بوو. تۆزێک تووڕە بووم وتم دەدانیشە هەتی و قومارچیە پیسە ئەوەندە ئیزعاجن. شەڕەکە دامرکایەوە. ئاراس کچ و کوڕێکی جوانی هەبوو. ئەو ماوەیە لە ئەلبانیادا بینم خۆش بوو لەگەڵ ئەو مناڵانە. چوومە لایەن تەماشا ئەکەم کاک ئاراس و خێزانەکەی کە ناوی ئاواز خان بوو هەردووکیان ئەگرین. وتم کاک ئاراس ئەوە بۆ گریت؟ وتی هەرچی پارەمان پێبوو ئەو کارزانە خوێڕیە لێی بردمەوە. وتم خەتای خۆت بوو، چۆن لەو کاتەدا 10 وەرەقە ئەکەی بە قومار؟ کاکە خۆت تاوانباری ئەبێ بەرپرسیارەتی هەڵگریم. ئاوازخان وتی کا خەسرە ئەو پیاوەی من هەر خوێڕی بووە. ڕاستی کارزان خوێڕی نییە بەڵکو ئاراس خوێڕیە. وتم بۆ خاتری خوا دەنگت نزم بکەوە لە ناو ئەو خەڵکەدا چۆن قسە بە هاوسەرەکەت ئەڵێیت ئاوازخان با ئەوەندەی تر سوگ نەبێت لە بەرچاوی ئەو گەنجانەی تردا. دوایی شخصیتی نامێنێت. من ئەچم قسە لەگەڵ کارزانەکەم بزانم نیوەی لێ ناسەنمەوە بۆتان. ئاوازخان وتی مەمنون ئەبین کا خسرەو جان. ئاراس قسەی ناکرد، وەسعی زۆر ناڕەحەت بوو. چوون بۆ لای کارزان وتم مامە کارزان 10 وەرەقەت بردوتەوە لە کاک ئاراس، ئەزانم 10 تریشت لە جەماعەت بردوتەوە. تەکلیفێکت لێ ئەەکەم پارەکەی کاک ئاراس بدەرەوە خاوەن خێزان و 2 مناڵە. قەیچێکە بیکە بە دیاری دەستیان. زۆر بێئەدەب بوو. یەکسەر وتی دەبا گوو بخوا. کێ وتی قومار بکە؟ وتم مامە کارزان من تەکلیفت لێ ئەەکەم. کارزان وتی مامە خەسرە و چێ لە مۆزعەدا تەکلیف قوبوڵەکە؟ ئێمە یاریمان کردووە، خۆی هاتووە دانیشتووە، بە زۆر بانگمان نەکردووە، خۆ مناڵ نییە. بەجێم هێشزانیم قسەکردن لەگەڵیدا هیچ سوودێکی نییە. ناچار 400 دۆلارم پێبوو. وتم 200 دۆلار بۆ ئێوە 200 دۆلاریش بۆ خۆم. ئاوازخان وتی وەڵڵا نایدەیتی ئەویشەکە بە قومار هەڵیگرە بۆ خۆت. منیش لە ژێرەوە 200 دۆلارەکەم دا بە ئاوازخان. وتم با پێتان بێ ئەو ئافرەتە زۆر بە حورمەت بوو لێی وەرنەگرتم. وتی پارەی ترم شاردۆتەوە خەمت نەبێ خەسرەو جان. بەس هەستم کرد ڕاست نییە، تەنها ئافرەتێکی شەرف بەرز و تەبیعەت قورس بوو. 4 کەس لەوان شەو دانیشتن قوماریانە کرد، تەنها من و کوڕێکە کە نوێژمانە کرد. ئاگام لێبوو کارزان تانەوتە شەری ئەدا لە کاک ئاراس. وتی لە کوردستان قومارمان کرد و ئەگەر کەسێک پارەی پێ نەبوایە ئەمانوت لەسەر ژنەکەت ئەیکەین. کەوای وت خەریک بوو جنەوی بدەمێ، بەڵام دەمم بە زیکری خوا بوو، زۆر تووڕە بووم، نەشمەتوانی هیچ بڵێم چونکە ڕاستەوە خۆ قسەیە کرد. ئاگام لە ئاراز بوو لای ئێمەی بەجێ هێشت و چوو بۆ لای مناڵەکانی بۆ ژوورێکی تر زۆر بەزەیم پێداهاتەوە. چوو مەلای کارزان وتم کارزان ئەزانی کاتی خۆی منیش دەرپێم بە خەڵکێکدا کەندووە لەسەر قومار و دەرپێکەشیم لێبردۆتەوە، بەڵام سوپاس بۆ خوا ئێمە بووین بە پیاوازمان لە کاری قۆڕهێناوە. کارزان وتی تۆ پیاوی ئەوە نیت، ئەوە عەرز و ئەوە گەس، ئەگەر پیاوی یاریکە. وتم ئاخە ئەوە کەی ئیشی پیاوە حرامە دەنا تۆ جوچکەی.
کارزان وتی وەرە بزانە ناتکەمە فڕوچ. وتم بانگتانێ، هەر ریزێک $100 بڕوە، بە یاری 21. دەستم کرد بە یاری قومار $400 شکە بم. سەرەتا 3 ریز ڕۆیشت دۆڕاندم، لە 4ەمدا هات، لە 5ەمدا زیاتر هات، بە دوای یەکدا هەموو نەخش بوو. وتم دەرچۆ. دام لە بانقەکەی $700 بوو. بانقەکەیم برد. خۆم دەستم کرد بە تەوزیع تا درەنگانێکی شەو یاریمان کرد. ئەم برد و ئەدۆڕام. تەنانەت ئاوەسخانیش هاتبوو تەماشای ئەکردم. بەدەم گۆرانیەوە تووشی ئەعسابم کردبوو. 33 وەرەقم لیان بردەوە. هەر لەسەر یاریەکەدا بوو. دەوەرەقەکەم دایەوە بە کاک ئاراز لە بەرچاوی کارزاندا. وتم ئێمە پیاوین. کارزان پارەی پێنەما. وتم لەسەر دەرپێکە دیاریەکەم. هەموو دەستیان کرد بە پێکەنین. ئەویش جنێوێکی دا بە من بۆی هەڵسام نەیانهێشت شەڕ بکەین. وتم یاریکە. کارزان وتی یاری ناکەم، ماندووم. وتم درۆ ئەەکەیت. لاتم کرد هیچت پێ نەماوە. وتی ئێستاش لە تۆ زیاتر پارەم پێ. دیار بوو درۆیە کرد هیچی پێ نەما بوو. وتم درۆ ئەەکەیت. 23 وەرەقم پێ، ئێستا هەمووی ئەسووتێنم. من پارەی حرام ناخۆم. کەواموت هەمویان خەریک بوو شێتە بوون. جەبار کوڕێکی سلێمانی $200 دۆڕاند بوو بە منی. وت غوڵامی قۆنەرەکانتم بیکە بۆ خاتری خوا پارەکەم بدەرەوە مەیسووتێنە. یەکسەر دامۆ پێی. ئەوەی تر ناوی فەرمان بوو، خەڵکی دووکان بوو، $100 دۆڕاند بوو. داوای کردەوە دامۆ بەویش. تاپڵەکێکی جگەرەم هێنا، 20 وەرەقم دانا لەبەر چاوی کارزان. چرخمنا بە $100ەوە بەس بۆ ئەوەی زەلیلی کەم تا داوای کاتەوە. ئاگام لێبوو عارەقی کرد کە گڕم بەردایە $100 جوان سووتە. هەرچی جەماعەت ئەیانوت بۆ خاتری خوا مەیسووتێنە، وەڵڵاهی گوناه دەگا، ئەچین ئەیدەن بە خواردن بۆ هەمومان. منیش زوو ئەموت ئەگەر پارەی ئێوەیە بابتان دەمەوە. هەمویان ئەیانوت نا. کارزان هەر قسەی نەکرد. دیار بوو زۆر ناڕەحەت بوو. $100 ترم دەرهێنا. ویستم چرخی پێوە بنێم. ئاوازخان وتی کا خەسرۆ، بیکە بە خاتری پێڵاوەکانی خۆت مەیسووتێنە و بی دەرەوە بە کارزان. وتم کارزان پارەکەت بدەمەوە لەبەر خاتری پێڵاوەکانی ئاوازخان. کارزان وتی خۆ دەزانی. وتم دەبڕۆ داوای لێبوردن لە ئاوازخان بکە و ئەوە پارەکەت. یەکسەر 19 وەرەقەکەم دایەوە دەستی. وتم بۆ ئەوەی ئەوەندەی تر زەلیلی نەکەم چپاندم بە گوێیدا. چ قسەیەکی قورسی کردبوو بەرامبەر بە ئاراز و ئاوازخان. کارزان خێرا هەڵسا چۆلای ئاوازخان داوای لێبوردنی کردووتی خوشکی بەڕێزی منی و دەستی کردە ملی ئاراسیش. ئەو شەوە لەبەر چاوی هەمواندا داوای لێخۆشبوونم لەخوا کرد و چوومە سەر بەرماڵ و تەوبەم کرد و 2 ڕکعات نوێژی تەوبەم کرد و دوای نوێژیش $100 لە گیرفانی خۆم دەرهێنا. دام بە کارزان وتم ئەو $100 مافی من نەبوو بیسووتێنم، من هەڵە بووم، بەڵام ئەوە $100 سەری کارزانم ماچ کرد وتم ببوورە مامە کارزانجان، ئێمە برایەکین. هەڵساوتی بە شەرەفم نایەتە گیرفانم. وتم ئەی هاوار، بۆ سوێن بە شەرەف خۆیت، شەرەف سوێندی پێ ناخورێت، چونکە مامە کارزان زۆر جار شەرەفی خۆشمان لەسەر قومار ئەدۆڕێنین، تەنها با سوێن بەخوا بخۆین کە هەرگیز نامرێت و هەمیشە ئاگای لێمانە. کارزان وتی خسرە و با بەوازمان لێبێنە، تا ئێستاش باوکم دەرسێکی وای دانەداوم و تەمبێی نەکردم. کاکە ئەوەندە بریندارم مەکە، تەواو پارەم ناوێت، بەخوا زۆر قسە بکەیت خۆم 19 وەرەقەکەش ئەسووتێنم. ئەو شەوە کۆتایی هاتوو، ناخۆشترین شەوی من بوو. دوای 2 ڕۆژ چوونە ئیتالیا. وڵاتی ئیتالیا ڕیسواتر بوو لە ئەسینە، هەر جێگانە بوو، ئوتێل گرانتر بوو، پارەکەی گیرفانم بەشی چەند ڕۆژێکێ کرد. داوای پارەم کرد لە ماڵەوە، پارەی حازر نەبوو، حەزیشم نەکرد زەخت بخەمە سەر ماڵەوە. دایکم وتی ئەگەر زۆر زەرور نیت چەند ڕۆژێک بوەستە تا پارەیەک دێتە دەستمان. ئەو کاتەش $100 بە 2000 دیناری سویسری بوو. منیش براو خوشکم زۆر بوو، نەئەکرا لەبەر خاتری خۆم
دەستی ئەوان ببەستم. پارەم پێ نەبوو لە ئیتالیا. چووم بۆ کرێکاری بە بۆنەی کوڕێکی کوردەوە لە ڕۆما. 5 ڕۆژ چووم بۆ بارکردنی ئاسن و تەختە بۆ چەند قاتێک. ئیشم بۆ کابرایەکی مەغریبیە کرد. دوای 5 ڕۆژەکەش پارەکەیان نەداینێ دەریان کردین، وتیان قسە بکەن ئەچین پۆلیستان بۆ بانگەکەین. ئێمە زمانمان نەئەزانی، پۆلیسیش بەهات بە ئەجیراین و ئازاریان ئەداین و لەوانە بوو قسێکشمان بۆ دروست بکەن، دواتریش نەمانزانی چیمان لێکەن. من ئاسنێکم کێشا بە پشت ئەو مەغریبەی کە ئیشمان بۆ کرد و بە عەرەبی پێم وت هذا هو حەقی. خستم بە عەرزەکەدا ڕام کرد و چوومەوە بۆ ڕۆما. بەڵام ئەوەندە ماندوو بووم تەنانەت خوێنم دائەنە ئەو چەند ڕۆژە. خوای گەورە تۆڵەی زیاتریشیان لێ بسێنێ. هاتمەوە بۆ ناو شار، چوومە چایخانەیەک دانیشتە بووم. کوڕێکی کرمانچ هات وتی ئیشەکەیت؟ وتم ئەیکەم، بردمی بۆ ماڵ گواستنەوە. من و 2 کوڕی تر بووین. دوای تەواوبوون کرمانچە هیچ و پوچەکەش بەجێ هێشتین و ڕای کرد هاتینەوە بۆ ڕۆما. ئەو ئێوارێ زۆرم برسی بوو، ماندووم، هیچ پارەم پێ نییە. نزیک تەنەکە خۆڵێک بوومەوە، بەڵکو شتێکی تێدا دەربێنم و بیخۆم بەدزیەوە. چوومە لای تەنەکە خۆڵەکە و هەر تەماشامە کرد. چاوم بەناو تەنەکە خۆڵەکەدا ئەخشان. دەستم برد شتێک دەربهێنم. کوڕێکم بینی ناوی لوقمان بوو، هات بۆ لام وتی مامە خەسرە و چۆنی؟ ئەوە چیەکەی لێرە؟ وتم تۆ تەماشای ئەو هەتیوە ناکەی، چۆن پەیدا بوو لێرەدا؟ ناسیمەوە کە لە زیندانی سالۆنیک بەیەکەوە بووین. ئەو کوڕە خانەقینیە بوو لە کاتی شەڕی من و مەئمون لە پشتم وەستە. لوقمان دووبارە وتی ئەوە چیەکەی لێرە؟ وتم وەڵڵا چاوەڕێی کوڕێکەکەم لە ڕاستیشدا چاوەڕێی کەس نەبوو. لە تەنەکە خۆڵەکەدا بۆ نان ئەگەڕام بیخۆم. لەم قسانە بووین ئەوەندەم زانی ئاراس مێردی ئاوازخان لەوێدا پەیدا بووتی مامە خەسرە چیەکەیت؟ لەگەڵ لوقمان دەستی کرد بە قسە وتی ئەم کوڕە ئەو کوڕەیە کە ئاواز بۆی باس کردی، پیاوەتێکی زۆر گەورەی لەگەڵ کردوم. ئاراس زاوای لوقمان بوو، واتە ئاوازخان خوشکی لوقمان بوو. لوقمان وتی چی ئەکەیت؟ بڕۆ ئەچین بۆ چایخانەی عەرەبەکان داوەتی منی. وتم ئاخر چاوەڕێی کوڕێکم دێت بۆلام. هیچ نەبوو بەس خۆم بادا و خۆم قورس کرد. خەریکی ئەمرم لە برساندا. دەستی کرد بە گیرفانیدا و بۆ یەکەم جار مۆبایلم بینی بە دەستی لوقمانەوە. وتی تەلەفۆنی بۆ بکە. وتم تەلەفۆنی نییە، کێشەنیە دێم لە خزمەتاندام. چوین بۆ ئەوێ. بامێ و قۆزیان بۆ بان کردم و تێر و پڕنانم خوارد. سوپاس بۆ خۆ تێرم خوارد. لوقمان وتی من لە زیندان بۆم باز نەکردی نەمێرە، بەڵام بۆ زانیاریت من جنسیەی ئەڵمانیم هەیە و خەریکی قاچاقچێتیم لە ئیتالیا و بۆ ئەڵمانیا. وەرە بە یەکەوە کار بکەین و تۆش کوڕێکی ئازا و باشی چاو نەترسی، ئەو ئیشە بە من و تۆ کرێ. لەم قسانەدا بووم کابرایەکی کرمانجیم بینی لوقمانم بەجێهێشت. چاوم زەبی نەئەبینی، ئەوەندە تووڕە بووم لەو سەگ بابە بوو. ڕۆم کردە کرمانجەکە و یەخەیم گرت. وتم ئەو پارێم دەرێ. وتی نادناسم. هەر وتی نادناسم هەتا توانیم یەککە لەم کێشا بەدەمیدا پڕم کرد لە خوێن. باش بوو بە شەق 60 لیرەی ئیتالی وەرگرت لە کابرای کرمانجی خوێڕی و وازم لێنە. لوقمان وتی بۆ 60 لیرە واکەیت؟ 60 لیرە چییە؟ ئەی ئەگەر بگیرێت سنوور داش دەکەنەوە، بەخوا ئێرە خەتەرە. باسەکەی خۆم کرد بۆ لوقمان کە هیچ پارەم پێ نییە. ئەوە وەزعەکەمە 5 ڕۆژ ئیشم کردووە پاریان نەداومەتێ. ئەم کابرایش بردومی بۆ ئیش هەر پارەی نەداومەتێ. ئەی چی بکەم؟ مافی خۆشم وەرنەگرمەوە. ئەو کاتەی منت بینی لای تەنەکە خۆڵەکەوە بۆ خواردن نەگەڕام. کەوا موت لوقمان زۆر بێتاقەت بوو. بردمی بۆ ئوتێلەکەی خۆی. خۆم شۆرد و جلی سەر تاپای بۆ کڕیم. مۆبایل و 250 دۆلاریشی پێدام. لوقمان وتی لێرە نەفەرم بۆ کۆکەرەوە لەم ئوتێلەی منیش بە. من ئەیان بەم بۆ ئەڵمانیا. 30 سیارەم هەیە لەگەڵ 2 کوڕی ئیتالی شەریک. تۆش لێرە کۆیان بکەرەوە. هەر نەفەری 500 دۆلاری لێ وەربگرە و
$100 بۆ خۆت. مۆبایلەکەم دایەوە و $250 بۆ دەرهێناوتم قاچاقچێتی بە من ناکرێ، ئەوە کاری من نییە، خۆشت من باش ئەناسی نابمە چەورەی کەس. لەم قسانە دابووین ئاوازخان خۆی کرد بە ژووردا وەک ئەوەی من برای ئەو بم و لوقمان هیچ. چەند جاروتی بەخوا لە لوقمان خۆشتر مەویت. بەردەوام بوو لە قسەکانی وتی لە ئەلبانیا شەرەفی منی کڕیەوە، دەنا ئەو ئاراسە خوێڕەی مردم ئەیدۆڕاندم. عەرزی ئاوازخانم کرد تۆ خوشکی گەورە و ئازیزی منیت، بەخوای لوقمانی براشت ئەو مەسلحەت چییە؟ من ئەڕۆم پارەی جلەکانیش ئەدەمەوە بە تۆزێک ئیش بکەم مامە لوقمان جان. لوقمان وتی ئیشی چی؟ باش ئەگەر کار ناکەیت لەگەڵم وەرە ئەدبەم بۆ ئەڵمانی ئەمشەو، خۆ ئەتوانم پیاوەتی ئەوەت لەگەڵ بکەم. وتم ئەوە قسەی پیاوە، مەمنون ئەبم ئەگەر ئەوە بکەیت. ئاوازخان وتی لوقمان بیبە و ئەوەی خەسرە و ئەیەوێت بۆی بکە. مەمنونیم دەربڕی بۆ لوقمان. لوقمان وتی زۆر باشە، سبەی ئێوارە خۆت ئامادەکە، 4 کوڕیترت لەگەڵتا ئەنێرم، یەکی $500 لێ وەربگرە و تەکسیەک دێت بە شوێنتان یەکسەر سەرکەون میونشن لە ئەڵمانیا. وتم چی بکەم لە پارەکە؟ وتی $500 بدە بە شۆفێرەکە و باقیەکەی هەڵبگرە بۆ خۆت با پێت بێ. وتم نامەوێت. بۆچی مەکاکە؟ ئاوازخان وتی ئەوە دیاری خوشکی خۆتە بە هەر پێت بێ. شەو سەرکەوتم خۆم لە پێشەوەی سارەکە دانیشتم و 4 تریش لە دواوە 20 وەرەقەشم لێ وەرگرتن. دوایی 5 وەرەقەمدایە کابرای ئیتالی. پۆلیس لە ئەڵمانیا لە بانۆفی موشن گرتنی، واتە وێزگەی میترۆکانی ئەڵمانیا لە ژێر زەویدا بوو. ئەو بنێشتە و ساردی کە پێم بوو نەمساوی بوو. وتیان تۆ لە نەمساوە هاتوویت، سنوورداشیان کردمەوە بۆ نەمسا. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ناوڕۆکی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی عەتا قەرەداقی جێبەجێکار پێشڕەو عومەر پێشکەشکار پەسەند بفەرمونون. هاوڕێمان بن.